هەر لەبارەی پەتای ڤایرۆسی کۆرۆناوە لە ستۆدیۆی هەواڵ میوانداریمان لە بەڕێز دکتۆر شادمان حەمە ئەمین پزیشکی پایە بڵندی مناڵان کردووە. دکتۆر سڵاوت لێبێ، سەرەتا بە شێوەیەکی گشتی ئەوەی پەیوەندی بە مناڵان و پەتای ڤایرۆسی کۆرۆناوە هەیە و ئێوە دەتانەوێت بە کورتی بە بینەرانی بڵێن چییە؟ زۆر سپاس بۆ ئێوە. ئەم ڤایرۆسێکی تازەی لە کۆتایی ساڵی 2019 بۆ یەکەم جار لە مرۆڤ تۆمار کراوە و پەتایەکە پاندیمێکی پێڵێن با بڵێن لە هەموو جیانە ئەگەر هەیە بڵاو بێتەوە و هەموو تەمەن و ڕەگەزێک تووشی ئەبێت و ڕێژەی مردن لە بەتەمەنەکانە زیاترە، بەڵام لە مناڵە تۆزێ ئەگەری توشبوون و دەرکەوتنی نیشانەکان و مردن تۆزە کەمترە. زۆر باشە. یعنی ئەو ڕایە لە ڕێگەی زانیاریەکانی جەنابتەوە پێچەوانە دەکەوە کە دەوترێت مناڵان کاتێک تووشی دەبن کە بەکەمتر لە نەخۆشیەکە دەردەچن، یان مناڵان زۆرترین کات تووشی دەبن لەبەرەوە کە بەرگری جەستەیان کەمترە. ئەمە ڕاستە یاخود لە ڕووی زانستیەوە چۆن ئەگەر ڕوونی بکەوە؟ پێچوانی زۆر لە نەخۆشیە ڤایرۆسەکانی تر ئێمە حاڵەتی دڕکەمیوکتێشمانەیە لە مناڵە تۆزێ بە سادەترێگرەوەکو لە کەسی هێرزەکار. کۆرۆنا لە مناڵە کەمتر ئەگەری توشبوون هەیە و ڕێژەی مردنی زۆر کەمترە. لە مناڵی خواردە ساڵە ڕێژەی مردن تۆمار نەکراوە بە دەگمەن و لە بینی 10 ساڵ بۆ 20 ساڵدا ڕێژەی مردن لە 1002 یعنی لە 1000 کەسی توشبوو ئەگەرێ دوان بمرێ. و بۆ مەسلەی توشبوونیش لە ماوەی مانگی 12 بۆ مانگی 2 لە ماوەی 2 مانگی ڕێکە لە وڵاتی چینە تەنها 9 مناڵی خواردساڵ داخڵ کراون لە خستخانەیە، کەواتە ڕێژەکە زۆر کەم بە توشبوونیان و هەم کەم توژە بن و ئەگەر بیشی گرن نیشانەکانیان زۆر سادەیە و ئەگەری مردنیان زۆر کەمە. زۆر باشە. دەوترێ ژمارەیەکی زۆر کەم لە توشبوانی کۆرۆنا لە ڕیزی مناڵاندان باس لەوەش دەکرێت کە تا ئێستا هۆکاری ئەوە نەزانراوە. لە ڤایرۆسی سارسیش کە لە ساڵی 2003 بڵاوبەوە هەمان تێبینی کراوە. هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە ئەم ڤایرۆسە کەمتر تووشی مناڵان دەبێت؟ لە ڕووی زانستیەوە ینی لێکۆڵینەوەکان بەردەوام و بە تەواوەتی هۆکارەکەی دیاری نەکراوە، بەڵام ئەگەر هەیە پەیوەندی بە بەرگری لەشەوە هەبێ، بەرگری لەشی مناڵ بۆ هەندێک ڤایرۆس زیاترە تاوەکو تەمەن زیاتر سەرکەوێ ئەو بەرگریە کەمە بێت. یەکێکتر لە هۆکارەکان لەوانەیە پەیوەندی بە سیەکانەوە بێ. سی مناڵ تازەترە با بڵێن وەکو کوردیەکەی وەکو لە کەسی بەتەمەن و کاریگەری تێ نەکراوە بە جگەرە و هۆکارە دەرێکەکانی تر، با بڵێن سیەکی پاکتر و تەندروسترە و بەرگریان زیاترە بۆ هەندێک ڤایرۆس مناڵ. زۆر باشە. ئەمە تا تەمەنی چەند ساڵی بە مناڵ حساب دەکرێت کە ڤایرۆسەکە زۆر نایگرێتەوە، واتە مەترسیەکە لە چ تەمەنێکەوە، ینی لە تەمەنی هەڵکشانەوە ئەگەری توشبوونیان زیاترە؟ بەپێی دواترین داتا تاوەکو 21 ساڵ بە مناڵ حساب بکرێت و پێویستە پزیشکی مناڵ ببینێ، بەڵام ڤایرۆسەکە بەگشتیە تاوەکو تەمەنی 39 ساڵی ئەگەری مردن زۆر کەمە، کە بەگشتی لە تاوەکو 39 ساڵی ئەگەری مردن لە 1002 یعنی با بڵێن هەم مناڵ و هەم تاوەکو تەمەنی 40 ساڵی هەم نەخۆشەکە سادەتر و ڕێژەی مردن کەمترە. زۆر باشە. دکتۆر هەر پرسیارێک تایبەت بە مناڵ ئەگەر دایکێک خوانەخواستە دایکێکی دووگیان توش بێ بە ڤایرۆسەکە بۆ کۆرپەکەی دەگوازێتەوە؟ لە ڕاستیە ئەگەری گواستنەوە لە کاتی سکپڕیەکە کەمە لە بەروی شێوازی گواستنەوەگە لە ڕێگەی بۆری هەناسەوەیە نەک لە ڕێگەی خوێن وێڵاشەوە. ئەمە یەک. دووەم ئەگەرێک هەیە لە کات مناڵەکە بە پێشوەختە لە دایک بێ و ئەگەرێک هەیە کە مناڵەکە لە دایک بوو کێشی کەم بێت، بەڵام بۆ دوای لە دایک بوون احتیمالێ لەگەڵ لە دایکەکەەوە بیگرێت لە ڕێگەی پژمە و کۆکەی دایکەکەەوە ئەگەر بەر دەمولوتی مناڵەکەکەوێ ئەوش هەر بە شێوەیەکی زۆر سادە ئەیگرێت. زۆر باشە. دکتۆر گیان ڕێنمایی بەڕێستان چییە بۆ دایک و باوکان بۆ ئەوەی کە مناڵەکانیان بپارێزن و ڕێکارەکانی خۆپاراستنی مناڵ یاخود پاراستنی منان لەلایەن دایک و باوانێنەوە سەبارەت بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا چییە؟ ئەگەر چی نەخۆشەکە لە مناڵە کەم و زۆر جێگەی مەترسی نیە، بەڵام پێویستە خۆپارێزی لێ بکرێ. بە نزیکەی ڕوک و گەورە وایە شتنی دەستەکان بە ئاو سڵابوون ماوەی شتنەکە نزیکەی 20 چرکەی پێ بچێ، یا خود بەکارهێنانی ئەو مادە پاکەرەوانەی کە کحولیان تیا و خستەکان لەسەر و لە سای هەفتاوەیە. و ئەگەر مناڵێک نیشانی تیا دەرکە وەکو کۆکە باشتر وایە لەو کاتیان ماسک بەکار بێنێ بۆەوەی نەیگوازێتەوە بۆ مناڵ و کەسی تر توش نەکات. زۆر باشە. ئەو زانیاریانەی کە ئێمە لە بەردەستماندان دەڵێن کە بەهۆی ئەوەی مناڵان کەمتر تووشی ئەو ڤایرۆسە دەبێت لەو حاڵەتانەشدا کە توش دەبێت نیشانەکانی لێ دەرناکەوێت، کەواتە چۆن بزانرێت کە مناڵێک تووشی نەخۆشیەکە بووە؟
ئەگەر هەیە مناڵ نیشانی تیا دەرنەکەوێت بەڵام ئەگەر نیشانەکانی تیا دەرکەوێت بەم شێوەیە زۆرینیان کۆکەیان هەیە گیرانی لوت هەڵامەت نیوەی حاڵەتەکان تایان ئەبێت ئەگەر هەیە نیشانی تریان ئەبێ وەکو سەرێشە وەکو ئازاری سێک وەکو سکشون وەکو خۆش دوودێت ئەگەر هەیە هەریچ نیشانەی نەبێ ئەو کاتەم ئەگەر پشکنینی بۆ بکرێت بەڵام پێویست ناکات کە نیشانە دەرنەبێ. زۆر باشە. کاک دکتۆر معلومی بەڕێستا کە ئێستا بە بڕیارێک ناوەندەکانی خوێندن بەڕووی مامۆستا و قوتابیاندا داخراون بەڵام دەبینین هەندێک جار بۆ شوێنی ناپێویست دایکان و باوکان مناڵەکانیان بۆ خۆ لەگەڵ خۆیان دەبن بۆ شوێنی قەرەباڵغ ئەمە تا چەند مەترسی لەسەر ژیان و تەندروستیان لە کاتێکدا کە ڤایرۆسێکی لەو شێوەی لە ئارادایە دروستەکە. ئەوەی کە حکومت بڕیاریە و بڕیارێکی زۆر دروستە بە داخستنی ناوەندەکانی خوێندن چکە لە نێوان مناڵانە ئەگەری بڵاوبوونەوەی هەیە ئەگەر چی سادەش بێ هەر باشترە کە مناڵ نەیگرێ و توش نەبێ بڕیارێکی چاکە و ئێمە هەر ڕێنمایی دایک و باوکانەکەین بۆ حاڵەتێکی زۆر زەڕون نەبێ سەردانی تەنانەت نەخۆشخانەش نەکەن ئەگەر مناڵەکە زۆر هیلاک نەبێت بەڕاستی چکە لەوێ قەرەباڵغی دروست بێ دیسانەگەری گواستنەوەی زۆرە و تا بکرێت مناڵ بۆ شوێنی قەرەباڵغ نەبێ ئەتا و ماوەکاتی تاوەکو ئەتاکە با بڵین ئەڕوات نەخۆشیەکە نامێنێت. زۆر باشە. بەپێی زانیاریەکانی ئێوە جگە لەو مناڵانەی مانگی ڕابردوو لە چین دوای 30 ساعات لە لەدایکبوونی لەدایکەوە تووشی کۆرۆنا بوو دواتر چاک بۆەوە ئایا هیچ حاڵەتێکی دیکەی لەو شێوەیە تۆمار کراوە؟ ئەمە پشتە بەسێ بە لێکۆڵینەوەکان ئەگەر هەیە حاڵەتی تر هەبێ بە زووە گوتمانی لە هەموو چینە لە ماوەی ئەو دوو مانگەی کە پەتاکە زۆر بڵاو بوو تەنها 9 مناڵ بە تۆزە بە خەستی گرتویانە با بڵێن ئەگەر هەیە حاڵەتی تر دووبارە بێت و لە ڕێگەی کۆکە و پژمیلەڕی دایکەکەەوە بیکرێتەوە. زۆر بەڕێز دکتۆر شادمان حەمەدەمین پزیشکی پایە بڵندی مناڵان زۆر سپاس کە تام کاتە لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان.